ئەم فلێکس و ئاسنا تاوەکو چەند خولەکێک بێستا پێکەوە بوون، بەڵامی دی تەواو فلێکسەکان لە ئاسنەکان دەکرێنەوە، خەڵکیش پەیتا پەیتا ئاسنی سەر شەقامەکان دەبن. ئەوەی هەیە بەیانی کاتژمێر حوتی بەیانی بانگەشەی هەڵبژاردن لە سەرجەم پارێزگاکان دەوەستێت و واتە 72 کاتژمێر بەر لە دەستپێکردنی هەڵبژاردننی گشتی. جا من قسەم لەگەڵ مەڕوان محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردننی سەربەخۆی هەڵبژاردنەکان لە قێولێر کرد، ئەو باسی لەوە کرد کە لێکردنەوەی پۆستەر و فلێکسی کاندید و لایەنە سیاسیەکان تاوەکو مانگێک دوای هەڵبژاردن ئاسایە، بەڵام تا ئەو کات ئەگەر لێ نەکرایەوە ئیدی ئێمە ڕوبەڕووی یاسایان دەکەینەوە. جا لەلایەکی دیکەش قسەم لەگەڵ ژیار جەلال بەڕێوەبەری ژینگە پارێزی و خزمەتگوزاری هەولێر کرد، ئەو باسی لەوە کرد کە لێکردنەوەی پۆستەر و فلێکسی کاندید و لایەنە سیاسیەکان لەسەر ئێمە نییە. کاندید و لایەنە سیاسیەکان دەبێت خۆیان شەقامەکان پاک بکەنەوە لی بکەنەوە. جا ئێستا خەڵکی هەژار و خەڵکیش بەگشتی، یعنی ئەوە نەبێت تەنها خەڵکی هەژار لێ دەکات، چونکە من قسەم لەگەڵ چەند دانەیەکیان کرد بەڵام حەز ناکەن لە شاشە دەربکەون. بەشێکیان دەیانگوت ئەو ئاسنانە بۆ کۆڵیتی مریشک بەکاردێنین، بەشێکیان دەیانوت بۆ کەپر بەکاردێنین، بەشێکیان دەیانوت وەڵات حەدادین و ئیشمان پێە. ئیدی ئەوەی هەیە لێکردنەوەی فلێکس و پۆستەری سەر شەقامەکان دەستی پێکردووە، ئەمە هەڵبژاردنە بۆ خێرێکیش بۆ خەڵکی هەژار و ئەو کەسانێک کە ئیشان بە ئاسنی سەر شەقامەکان دەبێت.